دەزانی لە ماوەی ڕابردوودا کەلار جیاواز لە شوێنەکانی تر قەزاکانی تر ینی پرۆژەکانی بەردەوامە چەندین پرۆژەی تێدا ئەنجام درراوە بابزانین چۆنم پرۆژانە بەردەوامیە لە کاتێکە زۆرێک لە شوێنەکانی تر پرۆژەکانیان ڕاوەستاون کارەکانیان ڕای ناکرێن ئەمان چۆن توانیویانە کە بەردەوامی بە پرۆژەکان بن کۆمەڵک پرۆژەی باش ئەنجام بێرە لە کەلارە بابەتە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کاگەکرم ساڵح سەرۆکی شارەوانی کەلار. کاگەکرم سڵاو لێبێ. کاگەکرم سڵاو لێبێ گەرگوێت لە منە باسمان لە پرۆژە نوێەکانی شارەوانی کەلار بۆ بکوێ پرۆژانی کە لە ماوەی چەند مانگی ڕابردووە ئەنجام دراوە چۆن توانیتانان پرۆژانە ئەنجام بن؟ بەداخەوە وا دیارە دەنگی بە باشی ناگاتە لای ئێمە دوێنێش هەمان گرفت دروست بوو لە کاتی کاگەکرەمە هەمان ئەو گرفتە دروست بوویەوە کاگەکرە میوانمان بوو سەڵتی بە باشی ناگەشتە لای ئێمە بەداخەوە نەمانتوانی گفتوگۆی لەگەڵ بکەین بەرارماندا ئەمڕۆ درێژە بە گفتوگۆکەمان بین و لەسەر هەمان بابەت قسە بکەینەوە ئەوە بە هەمان شێوە کاگەکرم نازام چانسی ئەمەیە چانسی ئەوە ستۆدیۆی کەلارە ئەنی هاوکارانمان سەرخاڵیەوەن کە گرفتی دەنگەکە چارەسەر بکەن ئەگەر چارەسەر بکرێ بۆی گفتوگۆکەمان درێژە پێبین لەش کەلارە لە قەزای کەلارە جیاواز لە قەزاکانی تر بەرفراوانبوونێکی زۆری بەخۆ بینیوە بەڕاستی ئێستا گەر بچیتە کەلار سیمایەکی زۆر جوانی هەیە پرۆژەکان بەردەوامن تێدا یعنی پرۆژەی شەقامی تیاکرێ پرۆژەی قیتاوی تیاکرێ پرۆژەی ئاو خەریکن سەرقاڵی کارکردنن ینی کۆمەڵێک پرۆژەی زۆر گرنگ لەوێ ئەنجام بێرێ جاوەی کە زانیمانە گرنگە زۆر جار شارەوانی خۆیان کە پرۆژەیە گەیەن بە بەڵێندەرێک بە بازرگانێک کەسێک کە پرۆژەیەکی بۆ دەرەچێ ئەوان زۆرێک لە ئەوەی لەگەڵاکەن کە بتوانێت پرۆژێک بۆ شارەکە ئەنجام بە ینی مادەمەم پرۆژێکی بۆ دەرچووە لە سنووری شارەوانی کەلارە زەوی پێیراوە یان بە شێوەیەک لە شێوەکان ئاسانکاری بۆ کراوە بۆی پرۆژەکەی ئەنجام بە بۆی خزمەتی شارەکە بکە ئەویش لە بەرامبەر و کاریاکە بۆی کراوە پرۆژێک لە سنووری شارەوانی کەلارە ئەنجام بە ئەمەوەی کردو بژانوەیەکی باش بە شارەوانی کەلارەوە دیارەوە لەوێ بەردەوام پرۆژەی تیانی پرۆژەکان نەوەستاون بەراورد بە قەزا و ناحەکانی تر جایەک شتی تری گرنگ بەڕاستی کەلار چونکە سنووریەوە مەرزی لێە بەردەوام جوڵەی بازرگانی تایە وە زەویش لەوێ زۆر گرانە کاگەکرم کێشەی دەنگینە ماوە کاگەکرم سڵاوت لێبێ ئەم کاتەوە باش ئەگەر پێمان بڵێ چۆن ئەو پرۆژە نوێیانی کە لە کەلار ئەنجامێنن لە ماوەی ڕابردووە چۆن ئەنجامیان چۆن داهاتەکەی دابینەکان. بەڵە بەیانیتان باش دیارە لە شاری کەلار سەرڕایبوونی قەیرانی دارایی پرۆژە خزمەتگوزاریەکان تا ڕادەیەکی باش بەردەوامیان هەیە و پرۆژەی نوێش دروست کراوە دوای ئەوەی بەهۆی قەیرانی دارایی و تا ساڵی 2016 هەموو پرۆژە خزمەتگوزاریەکان ڕاگیرابوون ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا لە 120 داهاتی شارەوانەکان بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان بتوانن جارێکی تر بەکاربهێننەوە ئەو کات داهاتی سەرۆکایەتی شارەوانی کەلار بای هێندە نەدەبوو کە تۆ بە 120 داهاتی شارەوانەکان بتوانێت خزمەتگوزاریەکان پەرە پێ بدەیت ئەو زەویە بە تاڵانەی لە ناو شار بە پێی پلانی شارەوانی بەگەڕ خرانەوە بە شێوەی مساتەحە بەکرێ درانەوە ئەمە وای کرد کە داهاتی شارەوانی کەلار ساڵ بە ساڵ زیاد بکرێت ئەو ڕێژە لە 120 کە هەبوو توانرا بەشێک لە پرۆژەکانی پێ بەگەڕ بخرێت خزمەتگوزاریەکان پەرە پێ بدرێت بە پێ و پلانێک کە دانرا کە ئەم پرۆژانە ئەم خزمەتگوزاریانە بەردەوامی هەبوو بوو بە جێی سەرنجی وەبەرهێنان و سەرمایهداران کە بێن لە شاری کەلار پرۆژەی وەبەرهێنان بکەن پلانی دووهەم ئەوە بوو کە ئەو کەسەی دێ پرۆژەیەکی ئستثماری لە شاری کەلار ئەکە داوامان لێ کردووە کە بە کارێکی خۆبەخشی بتوانێت خزمەتگوزاری ئەو ناوچە بەپی توانە بەشێک لەو خزمەتگوزاریانە دابین بکە
یعنی بە دوو پلانی تێکەڵ یەک لەسەر داهاتی شارەوانی و دوو هەم لەسەر ئەو پرۆژەوە بەرهێنانێکە لە ناوچەکە ئاکرێ ئەو خزمەتگوزاریانەی کە پێویست بوون وەکو دروستکردنی شەقام ئاوەڕۆ وەکو دروستکردنی باخچەی نوێ ئەمانە بە شێوەیەکی بەرفراوان پەرەی پێدران وای لێ هات کە جوڵەیەکی خزمەتگوزاری زۆر باش لە شارەکە ببیندێ. باشە کاگە کرمێسا بە بەردەوامی پرۆژە هەیە لە کەلارە؟ بەڵێ بە بەردەوامی ئەتوانم بڵێم هیچ مانگێک تێ نەپەڕیوە کە پرۆژەی خزمەتگوزاری لە شاری کەلارە جوڵەی تیانەبێ یا کارکردنی تێدانەبێ و لە ئێستایشدا زیاد لە 4 پرۆژەی خزمەتگوزاری لە شاری کەلارە کاری تێدا ئاکرێ و بەشێک لەم لە دوو مانگی ڕابردەوە بەشێکی ئەم پرۆژە خزمەتگوزاریانە کە دروستکردنی شەقام و شۆستەی ناوگەڕەکەکان و شەقامی سەرەکی ناوشار بوو گەشتە قۆناغی کۆتایی تەواو بوون و لە ئێستادا 3 پرۆژەی 4 پرۆژەمان کە لە کارکردندایە بەشێکیان کارەکانیان گەیشتووەتە 180 جێبەجێکردن و بەشێکیان گەیشتووەتە 190 کارەکانیان کە لە دوو مانگی ئایندا دوان لەو پرۆژانە ئەگاتە قۆناغی کۆتایی و ئەکەوێتە بەردەستی هاوڵاتیان و بۆی بەکاریبێنن وەکو خزمەتگوزاری. باشە کاگەکرم ئەم ڕێگەی کە ئێوە کاری لەسەرەکەن بۆ لە شارەوانیەکانی ترۆک و پێویست ئەمە نابینین ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە تایبەتمەندی کەلارەوە هەیە زەویەکانی گرانە نرخی زەوی لەوێ گرانە یان پەیوەندی بە و پلانەوە هەیە کە ئێوە داتان ناوە؟ دیارە ینی شوێنی کەلار ئەتوانن بڵێن وەکو مەسەلەسێکی بازرگانیە کە تۆ دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان هەیە وەلەو لاوە تەماسی لەگەڵ حکوومەتی عراقی وەجگەلەوە ناوچەی کەلار گونجاوە بۆ هەموو جوڵەیەکی بازرگانی و کشت و کاڵی و پیشەسازی ئێمە ژمارێکی زۆر کارگەی پیشەسازی لە سنوورەکە هەیە وەکو کشت و کاڵیش ڕوبەرێکی بەرفراوان زەوی کشت و کاڵی هەم بەراو و هەم پشتاو هەیە کە وەکو جوتیار بەکاری دێرن ئەمە سەرڕای ئەوە لە ڕووی بازرگانیوە لە ناو شاری کەلارە جوڵەیەکی بازرگانی زۆر زۆر باش هەیە و گرانی زەویەکانیش هەر بۆ ئەم استراتیژی شاری کەلار ئەگەڕێتەوە کە موقعی جوگرافیەکەی کەوتۆتە شوێنەکەەوە کە ئەم جوڵە بازرگانیانەی تێدا بێ و ئەمە وای کردووە کەوە بەرهێن و خەڵکی سەرمایه‌دار ڕوو لە شارەکە بکەن بۆ ئەوی پرۆژەی هەم نیشتەجێبوون و هەم پیشەسازی و هەم بازرگانی تێدا ئەنجام بدەن کە ئەم جوڵە زیادە لە شارەکە هەبوو ئێمە بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی بودجەوە داوامان کردووە کە ئەو کەسێک کە پرۆژەیەکی بۆ دەرەچێت وەکو کارێکی خۆبەخشی بە ڕەزامەندی خۆی پرۆژێکی خزمەتگوزاری لە شارەکە ئەنجامدا جا بەپێی حەجمی پرۆژەکەی گەورەی و بچووکی پرۆژەکەی ئەوە خزمەتگوزاری ئەنجام بدا و خەڵکی تریشمان هەبوو بێ ئەوەی کە پرۆژێکی خزمەتگوزاری هەبێت لە شارەکە هاتووە پرۆژەی خەدەمی دروست کردووە چ قوتابخانە بێ یا پرۆژەکانی تر. باشە کاگەکرم زۆر جارەوترێ پرۆژەکانەوە پرۆژانەی کە با بڵین بەردەوامن و کاری زۆریان تیاکرێ زیاتر پرۆژانن کە پرۆژەی نیشتەجێبوونن و ئەهلین پرۆژە حکوومیەکان چ پرۆژەیەکی وەکو مژدەیەک بێ بە خەڵک کە بۆ 2023 ئەکرێوە کاری لەسەر بکەن و ڕۆڵی هەبێ لەوەی کە کەلار درەوشاوەتر بکە فراوانتری بکە. بەڵێ دیارە تەنها پرۆژەکانی نیشتەجێبوون نییە لەلای ئێمە پرۆژەکانی نیشتەجێبوونەوەی کە تا ئێستا دروستکراوە بەشێکی بۆ چین و توێژەکانە فەرمانبەران یا چین و توێژی سندیکای کرێکاران ئەم پرۆژانە بووە ینی زیاتر لە پرۆژەی نیشتەجێبوون نەبووە. ئێمە پرۆژەی خزمەتگوزاریمان هەیە کە بەشێک لەمانە ئێستا کە دەست بەکاربوون لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بووە لە ڕابردووە بۆ نەشەقامی 6 مەتری کەلار کە سایدی یەکەمی بە 3 قۆناغتەوا بووە هەموو ئەمانە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و لەسەر بودجەی شارەوانی کەلار بووە کە دروست کراوە. ئەمە وەکو پرۆژەی خزمەتگوزاری وەکو پرۆژەی تر کۆمەڵک پرۆژەی زۆر باش ئێستا لە بەرنامان کە پرۆژەی گەشتیارین و پرۆژەی پیشەسازین کە ڕەنگە لە ساڵی ئایندا ئەنجامەکەی بەدەر بکەوێ یاخود دەست بەکار بێ. ئەمە سەرڕای ئەوە ئێمە پلانی فراوانبوونی شارمان داناوە چونکە ئەم جوڵە بازرگانی و ئەم خواستە لەسەر ئیشکردن لە شاری کەلارە هەبێ
بەتەکی شار ڕۆژ بە ڕۆژ پێویستی بە فراوان بوونە. ئێمە ئێستا پلانێکی هاوبەشمان داناوە لەگەڵ سەرجەمدام و دەستگاکانی سنووری قەزای کەلار بە سەرپەرشتی ئیدارەی گرمیان کە لایەنەکان لە کشت و کاڵ لە بەڕۆبەرایەتی نەخشەدانانی ئاوەدانی ئەو پلانێک کە دامان ناوە کە شاری کەلار فراوان بکرێ بۆ ئەوی بتوانین ئێمە کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری وەکو دروستکردنی پارکی گشتی پارکی گەورە وەکو شوێنە خەدەمیەکانی تەندروستی و پەروەردە ئەمانە هەمووی تێدا جێبەجێ بکەین جێبکەینەوە لەو پلانێکە هێمانە ئەتوانم بڵێم قۆناغێکی زۆر باش چۆتە پێشەوە و سەرڕای ئەوەی ئێمە ڕووباری سیروانمان هەیە کە بە تەنیشتی شاری کەلاراتێ ئەپەڕێ لە ماوەی ڕابردووە بە سەرجەم لایەنەکان کە دانیشتنیان کردو پلانێکی زۆر باش بۆ سەر ڕووباری سیروان دانراوە کە لە کۆمەڵێک پرۆژەی استراتیجی زۆر باش پێک دێت کە ئەوانش دروستکردنی شەقامی سیمەتریە دروستکردنی کۆڕنیشە لەسەر ڕووبارەکە و دروستکردنی پارکی گشتیە لەسەر ڕووبارەکە ئەمە سەر ڕایبوونی کۆمەڵێک پرۆژەی وەبەرهێنان لە بوارەکانی بازرگانی و گەشتیاری و نیشتەجێبوون لەسەر ئەو ڕووبارە یعنی ئەتوانم بڵێم ئێستا کەلار لە ڕووی پلان و داڕشتنی بەرنامەی ساڵانی داهاتوو بە شێوەیەکی زۆر باش شوێتە پێشەوە کە ئەم قۆناغانە دەست پێ بکە بە تەکید جوڵەی بازرگانی و هەم گەشتیاری و هەم ریشتەجێبوون بە شێوەیەکی زۆر باشتر ئەچێتە پێشەوە. باشە کاگەکرم لە بەشێک لە شار و شارۆچکەکان ئەنی گرفتی خۆڵ و خاشاگەیە جارجار ژینگە پارێزانیان خۆت کرێکارانی شارەوانی مان دەگرێن داوای موچەکانیانەکەن ئەم گرفتە لە کەلار هەیە یاخود لەوێ بوونی نییە و چارەسەر کراوە. ئەم گرفتە دیارە لە سەرجەم شارەکانی کوردستانە ناوبەناو سەر هەڵەدا بەهۆی قەیرانی داراییوە ئەو پێشیلانەیە ئەو پارانی کە بۆیان سەرف بکرێت زۆر جار بەهۆی قەیرانی داراییەوە گرفتێکیان بە دروستە بێ لە بانک پارەکانیان بۆ سەرف ناکرێت ناوبەناو لەلای ئێمەش ئەو گرفتە هەبووە بەڵام کۆمپانیای خۆڵ و خاشاک سپاسیانەکەین کە زۆر جار نیان هێشتووە ئەو گرفتە لە شاری کەلارە بە شێوەیەکی زۆر بەرچاو و زۆر زەقدەر بکەوێت و تیمەکانی شارەوانیش لە کاتی بوونی ئەو گرفتانە زۆر جارە هاوکار بووە ینی ئەو ماوەی کە کۆمپانیای خۆڵ و خاشاک یا ژینگە پارێزان کەمانیان گرتووە ئامێرەکانی شارەوانی توانیوانە بەشێک لەو فەراغە پڕ بکەنەوە نەهێڵن کە پاشماوەیەکی زۆر لەسەر شەقامەکان و ناو بازاڕ و شوێنە گشتەکان بکەوێت. کاگەکرم ساڵح سەرۆکی شارەوانی کەلار سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکان و زانیاریەکانن لەسەر پرۆژەکانی کەلار زۆر سپاس کە لەگەڵمان بووی.